مانجی ڕابردوو کاتێک حکوومەتی هەرێم بڕیاریدا بە پاشەکەوتکردنی موچەی فەرمانبەران بەرپرسانی حکوومەت دڵنیایاندایە فەرمانبەران کە سوودی ئەم بڕیارە لەوەدایە ئیتر موچە دواناکەوێت و وەک جاران فەرمانبەران مانگانە بەشێک لە موچەکانیان لە کاتی خۆیدا وەردەگرن. ئەوە لە کاتێکدایە ئەگەر سیستەمی دابەشکردنی موچە وەک جاران بووایە دەبوو ئێستا موچەی مانجی شوبات دابەش بکرایە، بەڵام ئێستا نەک هەر موچەی مانجی شوبات دابەش نەکراوە، تەنانەت بەشێک لە فەرمانبەران موچەی مانجی کانونی دووەمیان وەرنەگرتووە و مانجی شوباتیش بەرەو کۆتایی دەچێت. ئەو شوێنانەی تا ئێستا موچەی مانجی کانونی دووەمیان وەرنەگرتووە بریتین لە کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان و خانەنشینان و کەم ئەندامان و هەر سێ سەرۆکایەتیەکە کەچی بەپێی بەڵێنی حکوومەتی هەرێم وایە دەبوو تا 25 ئەم مانگە موچەی سەرجەم وەزارەتەکان دابەش بکرایە. سەبارەت بە موچەی مانجی شوباتیش کە تا ئێستا نازانرێت کەی دابەش دەکرێت، ڕابەر سەدیق بریکاری وەزارەتی دارایی بەیەنارتی ڕاگەیان هەر کاتێک پارە بێتە وەزارەتی داراییەوە دەست دەکەن بە دابەشکردنی موچەی مانجی شوبات. ئەمەش هاوشێوەی لێدوانەکانی پێشووی بەرپرسانی حکوومەتە کاتێک هێشتا بڕیاری پاشەکەوتکردنی موچە نەدرابوو. پێشتر سەبارەت بە دواکەوتنی موچەی مانجی کانونی دووەم هەندێک لە بەرپرسانی حکوومەتی هەرێم هۆکارەکەیان بۆ ئەوە گەڕاندەوە کە پێویستە لیستی موچەی فەرمانبەران لەگەڵ سیستەمی نوێ موچەڕێک بخرێن و بۆ مانگەکانی داهاتوو ئەو کێشەیان نابێت. بەڵام لەژێر فشاری خۆپیشاندان و نەڕەزایەتیەکان حکوومەتی هەرێم بڕیاریدا ماگانە پێداچوونەوە بە ڕێژەی پاشکەوتکردنی موچەدا بکات بەپێی ئەو داهاتەی دەچێتە وەزارەتی دارایی. ئەوەش وا دەکات لە مانگەکانی داهاتوودا هەمان کێشە لە ئامادەکردنی لیستی موچەی فەرمانبەراندا دروست بێتەوە و ببێتە هۆی دواکەوتنی موچە. مانجی ڕابردوو حکوومەتی هەرێم بڕیاریدا بە پاشەکەوتکردنی ئەو موچانەی کە لە ساڵی 2015دا دابەش نەکراون، هەروەها پاشەکەوتکردنی ڕێژەیەک لە موچەی فەرمانبەران کە لە 15ەوە دەست پێ دەکات بۆ لە 175 بۆ مانگەکانی داهاتوو. بڕیارەکانیش ناڕەزایی بەشێک لە فەرمانبەران و هێزەکانی ناوخۆی لێکەوتەوە و لە چەند شار و شارۆچکەیەک خۆپیشاندان و مانگرتن و بایکۆتی دەوام ئەنجام درا. ڕێبوارکاکەی NRT هەولێر.